هەڵبژاردن بەڕێوەچوو دەرەنجامە بەرایە فەرمیەکەش لەلایەن کۆمیسیۆنەوە ئاشکراکرا ئەوەی ماوەتەوە ڕێکارە یاسایی و سیاسیەکانی پێکەنانی کابینەی حکومەتی داهاتووی عێراقا بەپێی ئەوەی کار ئاسانی یاسایی ڕادەگەێنن ئەمجارە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕوبەڕووی کێشەی دیاریکردنی گەورەترین کوتلە بۆ پێکەنانی حکومەتی داهاتوو نابێتەوە لەو بارەوە لە نووسراوێکدا تارق حەرب پسپۆڕی بواری یاسا قۆناغ و هەنگاوەکانی پێکەنانی کابینەی داهاتووی حکومەتی شی کردوێتەوە و ڕایگەیاند پەرلەمانی داهاتوو کێشەی دیاریکردنی گەورەترین کوتلەی بۆ پێکەنانی کابینەی حکومەت توش نابێت و ئەو گرفتە لە یاسای هەڵبژاردننی ساڵی 2020دا چارەسەر کراوە هەر لەو بارەوە تارق حەرب نووسیوێتی یاسای نوێی هەڵبژاردن مافی ڕاستپاردنی کەسێک بۆ پۆستی سەرۆکوەزیرانی داهاتوو بەو کوتلەیە دەدات کە زۆرترین کورسی لە هەڵبژاردندا بردوێتەوە بەپێی ئەوەی تارق حەرب ئاماژەی پێکردووە لە قۆناغی دواتردا ئەو کوتلەی زۆرترین کورسی بەدەست هێناوە پێویستە لەسەری هاوپەیمانەتی لەگەڵ ژمارەیەک پارت و کوتلە بکات تا ئەوەی لە دانیشتنی دەنگدان بە کابینەی حکومەت بتوانێت زۆرینەی ڕەهای ئەو دانیشتنە بەدەست بهێنێت بەنمونە ئەگەر 300 ئەندام لە دانیشتنەکەدا ئامادە بن دەبێت کابینەکە لانی کەم 150 دەنگ بەدەست بێنێت لە نۆ خاڵدا تارق حەرب پسپۆڕی بواری یاسای عێراقی هەنگاوەکانی پێکەنانی حکومەت هەر لە ڕاگەیاندنی ئەنجامەکانی هەڵبژاردنەوە تا دانیشتنی پەرلەمان بۆ دەنگدان بە کابینەی حکومەت شی کردوێتەوە لە قۆناغی سەرەتادا دوای ئەوەی کۆمیسیۆن ئەنجامی فەرمی هەڵبژاردننی ئاشکرا کرد لە هەنوو هاوپەیمانەتی و پاڵێوراوەکان لە ماوەی 3 ڕۆژدا مافی تانەدان لە ئەنجامەکانیان لە بەردەم دەستەی دادوەری هەڵبژاردن هەیە و دەبێت لە ماوەی 7 ڕۆژدا وەڵامی تانەکان بدرێتەوە دوای کۆتایی هاتنی پێداچوونەوەی تانەکان دادگای باڵا ئەنجامی کۆتایی هەڵبژاردنەکە پەسەند دەکات و ئەوەش 3 ڕۆژی پێدەچێت دوای 15 ڕۆژ لە پەسەندکردنی ئەنجامەکەش لەلایەن دادگای باڵاوە سەرۆکۆمار بە مەرسومێکی کۆماری داوای دانیشتن لە خولی نوێی ئەنجومەنی نوێنەران دەکات یەکەم دانیشتنی ئەنجومەنی نوێنەرانیش بە سەرۆکاتی بە تەمەنترین ئەندام بەڕێوە دەچێت و تیایدا بەدەنگی نێوەی زیاتری ئامادەبوانی دانیشتنەکە سەرۆکی ئەنجومەن و دوو جێگرەکەی هەڵدەبژێردرێن قۆناغێکی دیکەی پرۆسەکە ئەوەیە یەکەم کاری پەرلەمانی نوێ دەرگای خۆپاڵاوتن بۆ پۆستی سەرۆکۆمار دەکاتەوە هەڵبژاردننی سەرۆکۆمار لە گەڕی یەکەمدا پێویستی بەدەنگی 2 لەسەر 3 ئەندامانی پەرلەمان هەیە کە دەکاتە 210 ئەندام ئەگەر لە گەڕی یەکەمدا دەرنەچوو لە گەڕی دووەمدا کام پاڵێورا و بەرزترین دەنگی هێنا ئەوە دەبێتە سەرۆکۆمار دوای هەڵبژاردننی سەرۆکۆمار پاڵێوراوی گەورەترین کوتلە بۆ پێکەنانی کابینەی حەوت لە ماوەی 15 ڕۆژدا ڕادەسپێرێت مادە 45 یاسای ژمارە 9 ساڵی 2020 هەڵبژاردننی پەرلەمان گرفتی خولەکانی پێشووی لەبارەی دیاریکردنی گەورەترین کوتلە چارەسەر کردووە و ڕێگری کردووە بەر لە پێکێنانی حکومەت هیچ ئەندامێک لە کوتلەیەکەوە بچێتە کوتلەیەکی دیکە ئەمەش مانای ئەوەیە ئەو کوتلەی لە هەڵبژاردندا گەورەترین کورسی بەدەستێناوە دەبێتە گەورەترین کوتلە نەک ئەوەی لە نێو پەرلەماندا دەبێتە گەورەترین کوتلە